خۆی لە ئەساسەوە گرتنی بەرەزۆجەلان گرتنی ئازادی و گرتنی ژیان و ڕێگرتن لەو سیستەمەنووی کە ئەو لە فەلسەفەکەی بنیاتی ناوە و ئەوەی کە بەنسبەت گەلی ئێمەوە گەلی کوردستانەوە لە شتێکی تازە نیە ئەوانی کە شۆڕشیان کردووە ڕابەرایەتیان کردووە دایمە ڕوبەڕووی گرتن و کوشتن و ڕاوەدونان و تا سێدارە ئەوەش بوو نەتوانێت هەر لە شێخ عەبدوڵای نەهریەوە تاکو و شێخ سەعید پیران تا قازی محەممەد تاکو ئەم دوایانە هەمووی ئەوەی کە ئۆجەلان جیاکاتەوە لەوانی ترەوەیە دوو خاڵی زۆر گرنگە یەکەم ڕابەرەکانی پێشوو لە کاتی کۆتایی هاتنی خۆیان یا گرتنی خۆیانە جوڵانەوەکە کۆتایی هاتووە لێرە بە پێچەوانە و جوڵانەکە کەوتە گەشەی زیاتر خاڵی کە ئەوەیە ئەمەی ئۆجەلان فەلسەفەیەکە داوای سیستەمێکی نوێکە بۆ کۆی جیهان لە مۆدرنی سەرمەدایەتیەوە تێپەڕێت بۆ مۆدرنی دیموکراسی کە ئەمە خۆی ئەمێنێتەوە لە گەشەیەکەی ئازادبوونی مرۆڤ و سیستەمێکی تازەیە و هیچێک لەو خاڵانی کەوار وای کردو ئەم بگیرە یاخۆ ڕێککەوتون دەوڵەتە سەرمایه‌دارەکان لەسەرگرتنی ئەو خاڵە گرنگەیەکەوە ترسدەوەی ئەم فەلسەفەی ئەم گەشە بکات و ڕێ لەو سیستەمەی ئیسە بگرێت کە چاوسانەی مرۆڤ چاوسانی ژن هەموو جۆرە چاوسانێکی تایە بۆیە ئێمە هەموو واژۆمان کردووە بۆ ئەوەی کەوا ئازاد کرێ و هیوادارین ئازادکردنی ئەو بێتە دی و بێتە هۆی ئەوەی کەوا گەشەیەکی کە با بۆ بزوتنەوەی کە ئێستا لە ناوچەکەدا هەیە زۆر زۆر سپاس وەڵای خۆی شت کراوە ڕۆشنبیران و کەمپین و ئەوە کراوە بەڵام خۆی زۆر گرنگەیە شۆڕ بێتەوە بۆ خەڵک ئەمە زۆر زۆر گرنگە یعنی ئەمەی کە ئێمە باسیەکەین بچێتە ناو خەڵکەوە خەڵخۆی بکە خاوەنی مەسەلەکە لەبەرەوەی دوجار خۆی لە بەرژەوەندی خەڵکە و ئەمە تا ئێستا بە ئاستێکی زۆر فراوان بڵاو نەبووێتەوە زۆر سپاس ئەو کەمپینە بەهێز کرێ لەسەر ئاستی ئێرە لەسەر ئاستی ئەوروپا لەسەر لە گەشتێکی باش هەیە و تا ئەو کەمپینە بەهێز بێت ڕۆژی ئازادبوونی بەرەزۆجەلان نزیکە بێتەوە